بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم باینتان باش سڵاوتان لێبێ بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی بۆ ئومێدی سپێدەیەکی ئارام و دەروونێکی هێور دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک و لەسەری هەمووشیانەوە کۆرۆنا ڤایرۆس. هیوادارین ئەوانەیتان لە ماڵەکان ماونەتەوە یا خۆت بەهۆی ئەرکەوە ئێستاکە لە بەشێک لە دام و دەستگاکانکەوە کراونەتەوە ئیش دەکەن لە حاڵەتێکی تەندروستی جێگیر و ئارامدا بن دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک. سپاس بخوا ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم و هاوکارانمان لە پەیامی ڕۆژەوە لەگەڵ دانیار ئەم ڕۆژ پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. سڵاوتان لێبێ عزیزان، سڵاو لێبێ شوان. خۆشحاڵین ئەم ڕۆژ لە بەرنامەیەکی نوێداتینەوە خزمەت دێوی عزیز. دەخوازین ئەم ڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بێت. ئەم ڕۆژ کۆمەڵێک تەوەرە و بڕگەمان بۆ ئامادەکردوون لە تەوەری یەکەمدا باز لەو وەرزشانە دەکەین کە لە ماڵەوە لە ئێستادا ئەنجام دەدرێن بەهۆی ئەوەی کە زۆرێک لە هاوڵاتیان ئێستا لە ماڵەوە کەرنتینە ناتوانن بێنە دەرەوە یاخود جوڵەیان کەم بۆتەوە تا چەند گرنگەکە لە ماڵەوە ئەو وەرزشانە ئەنجام دین و ئەو وەرزشانە چین کە پێویستە لە ماڵەوە ئەنجامیان بدەنوە. لە تەوەرەی دۆماندا هاوکارمان جەلال راپۆرتێکی بۆ ئامادەکردی ماوەڵی بەرنامەیەکی تایبەتی بۆ ئامادەکردن لەگەڵ کەسێکی قسەخۆش و شاعیر و ناسراوداوە. لە تەوەرەی سێمیشدا زانیاری یاخود هەواڵ و چالاکیەکانی تەواوی شار و شارشۆکانی هەرێمی کوردستان وەرگن لە ڕێگەی پامێرەکانمانەوە. بەڵێ دانیار، تەوەرەی دووەممان زۆر تایبەتە، ئەمە ڕێککەوتوی ناوەکەی نەڵێن بۆیە بێ بە سۆپرایز بۆ بینەران، چونکە تەوەرەی دووهەمان لەگەڵ یەکێک لە هەرە قسە خۆشترین و یەکێک لەو شاعرە با بڵێین زۆر میلیانە کەوا بە سەبکی کلاسیک و بە بابەتی مۆدێرن و ڕۆژ لە شعرەکانی ئابێت بینەر بمزانین لە تەوەرەی دووهەم ئەو شاعیرەکەیەکەوە هاوکارمان جەلال چۆتە ماڵەوە لای و لەوێ بەرنمەیەکی لەگەڵ کردووە. بەڵێ ئازیزان، بەهارە و زوو کەش و هەواکان گۆڕانکاری بەسەردادێگەچی ئێستاکە خەڵک زۆر ناچێتە دەرەوە تا حساباتی کەش و هەوا و باران بارین بکە، بەڵام بزانین پێشبینیەکانی کەش و هەوا بۆ ئەمڕۆ چۆنی دەبێت.
بەڵێ عزیزان وەرزشکردن یەکێکە لەو بوارانی کە نەک تەنهاوی کە لە ماڵەوە بین گرنگەوە هەموو ساتێک هەموو کاتێکە گرنگی و تایبەتی خۆیە بەڵام لە ئێستادا کە بۆی کە زۆرێک لە هاوڵاتیان لە ماڵەوەن و کەرنتی نەکراون جوڵەیەکی زۆر کەمتریان هەیە لە پێش ئەوەی کە لە دەرەوە بوون و بەردەوام لە جوڵەدا و بەردەوام ڕۆشت نابوون بەڵام ئێستا بەهۆی کە لە ماڵۆن زیاتر ئەمێنەوە زیاتر گرنگی بە جوڵەیە خۆ زیاتر گرنگی بە وەرزش پێویستە لە تۆری یەکەمماندا ئەمڕۆ باسی وەرزشکردن دەکەین لە ماڵەوە لە کاتی کەرنتینەکرددا بزانین ئەو وەرشانە چین کە لە ماڵەوە ئەنجام دەدرێنەوە تا چەند گرنگە بەردەوامی لە وەرشانە زۆر بەڕێز خوبێ بڕۆستەم ڕاهێنەری لە ژوانیمان میوانە زۆر بەخێر بێت سپاس لە ئێوە لە بینەرانیش مامۆستا ئەمێ لەوە دەست پێ بکەم ئەو وەرزشانە تا چەند گرنگ کە لە ماڵەوە لێسەدا ئەنجامی بدەین و دواتریش کە ئەم کەرنتینە و وەزع باش بوویەوە هەر پێویستە مرۆڤەکانە پێویستە هاوڵاتیان جوڵیان بەردەوام هەبێت سلااوتان لێ بۆی ئەم وەزعی کە ئێستا هەموو جیانی تێکەوتووە مۆزۆعی کۆرۆنایە و ئێمە هەمومان کەرەتینێن لە ماڵەکانمان کاتێکی زۆرمان هەیە فەراغێکی زۆرمان هەیە ئەتوانین ئەو فەراغە بەشێکی بە وەرزش بڕکەینەوە کە پێش ئەم وەزعە زۆربە لە وەرشەوانان یا ئەوانەی کە بە مەبەستی لەژڕێکی و تەندروستیان ڕویان کردو هۆڵەکانی لە ژوانی ئێستا ئەوانی بێبەش نەبوون و هەموو شوێنەکانی کە داخراوە ئێمە تەنها ماڵەکانمان هەیە بۆ بتوانین ئەو جوڵە وەرزشی ئەو حرەکەی کە پێشتر لە دەرەوە ئەنجامانداوە بتوانین لە ماڵەکانی خۆمان ئەنجامی بین و ئەو ڕێژە کالۆری کە پێشتر سووتانومانە لە ماڵەوە بیسووتێن و ئیسوادەیەکی باشی لێ بکەین. ماوەستا خوبی پێکمان وەرزشکردن لە ماڵەوە لە بەرەوەی کۆمەڵی وەسایل هەیە لە بەردەستانیە ڕەنگە نوعی وەرشەکان فەرقی هەبێ ئەو جۆرە وەرشانە کە مەسەلەن سادەیە ئاسانە چ بە ئەگەر کێشێکی کەمت لابێ وەرزشی پێ بکە یاخود هەربێ ئەوەی هیچکرد ئەو نوع وەرشانە باشتریان کامانە لەگەر ئاماژیان بێ ئێمە پێشتر وەکو بەڕێزەوتر چونکە لە دەرەوە هەموو وەسایلێک هەموو ئامێرەگە بەبووی هەموو جوڵێکی پێ بکەین بەڵام ئێستا لە ماڵەوە یان نییە یان ئەگەر هەش بێ وەسایلێکی کەم هەیە عادەتەن ئەوانەی کە لە ماڵەوەن هەیە دوو بڵز دوو وەزنی هەیە ئەتوانێت بەوە هەموو حرەکەکان ئەنجام بات بتوانێت هەموو ماسوولکانی جەستەی بجوڵێنێت بەڵام زۆرێک لە خەڵک پەیوەندیمان پێوەکەن ئەڵێ من هیچ شتێکم نییە هیچ وەسایلێکم نییە چۆن بتوانم ئەو جوڵە ئەنجام بم تاکۆ ماسوولکەی پێشتر دروستم کردووە کەمترین زەربەی بەرکەوێ یان کەمترین داوەزێت یان ئەگەر کێشم داوەزیوە بتوانم کەمتر قەڵەو بمەوە یان نەبمەوە ئەو تەوازنە ڕاگرم طبعا لەسەر وەزنی خۆت لەسەر کێشی وەزنی خۆت ئەتوانی ئەو حرەکە و جوڵانە ئەنجام بیت وەکو شناو کە تەمرینێکە توانی بۆ سنگ ئەنجامی بیت وەکو عقلە هەر لەسەر وەزنی خۆت ئەتوانین جۆرە جوڵەیەکە بۆ دەفیشان و بۆشان و بۆ قۆڵ ئیسوادەی لێ بکەی خۆڵواسینە کە هیچ ئامێرێکی نایە توانی هەر بە دەرگای ماڵەوە ئەو حرەکەیە بکەیت یان بەتنە تەمرینی ورک یان قاچ دەبنیە بە بەتاڵی کەیت واتە لەسەر وەزنی خۆ دەتوانین ئەو حرەکانە ئەنجام بیت بەڵام لێرە ئاماژە بەوە بم کە پێش ئەم وەزع ئەوانەی کە ڕویان کردوت هۆڵەکانی لە ژوانی عادەتەن سێ جۆر کەس بوون یان ئەو کەسانن کە ئەیانەوێ بە مەبەستی بەشداریکردنی بتوڵەیەک بچنە سەر ستیج بەشداریکەن وەکو پێشبڕکەیەک یان ئەو یاریزانانە کە یاریزانی یاریەکانی تر بوون وەکو تۆپی پێ وەکو بالا یان زۆرینەی بڵێن ئەتوانین بڵێن زۆرینەی ئەو کەسانن کە تەنها ئەیانەوێت لەشێکی ڕێک و تندور ڕووکەنە هۆڵەکانی لە ژوانی ئەکرێ بڵین لە 190 ئەو کەسانی ڕۆکەنە هۆڵەکانی لە ژوانی ئەم جۆرە کەسانن بۆی ئێمە ئەکرێ قسە لەسەر زۆرینەی خەڵک بکەین کە چۆن بتوانین لە ماڵەوە وەرزشکە ینی ئەو کەسانی کە بەتەڵن و ئەیانەیە خۆیان پێبگەن بەتڵ نیایە ئەوەی کە لە دەرەوە ئەتوان بیکەن لە ماڵەکان ناتوانن بەڵام ئەتوانین بڵین ئەو جوڵە ئەو حرەکەیە بکەن تاکو کەمترین ینی زیان بەر ماسوولکانیان بکەوێت و ئیسوادەیە بکەن کە لە هیچ باشتر بێت بەڵام ئەو کەسانی کار بۆ تەندروستیکی خۆیان ویانەوێ ئەو کالۆری کە پێشتر سووتانویانەوە بەدڵنیاوی لە ماڵی شۆتوانی بە هەمان وەسایل و بە هەمان جوڵە و حرەکە ئەو ئیسوادە بگەێنێ بەجەستە لە ماڵەوە وەرزش هەیە کە بۆ ئەنجامی بدەیت و زیانی هەبێت بۆ نەسە لە هۆڵەکانی لە ژوانیە ڕاهێنەرە هەیە مامۆستاڵێ مەسەلەن ئەوە زۆر هەڵێ نابێ بۆ شوازە وەرزش بکەیت لە ماڵەوە ئەگەر بە شوازێکی ناڕێک وەرزش بکرێت زیانی دەبێت ئێستا ڕاستە ینی هۆڵەکانی لە ژوانی داخرەوە بەڵام تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە تۆتوانی پەیوەندی بۆ کەسەوە کە ئەگەر خۆت خوێندنەوەیەکی سەرەتاییت بۆ جۆری جوڵە و وەرشەکە نەبێت ینی توانی پەیوەندی بە ڕانەرێکەوە بە کەسێکی شارەزا چونکە چۆنیەتی نووسینی کۆرس یان بەرنامەیەک بە کەسێ بێت چۆنێتی جوڵە
بەپێی ڕەگەز و تەمەن و ئاستی کەسەکە فەرقەکات. جاوایە کەسەکە کەسێکی مناڵە 12 ساڵە بێ بزانین چ جۆرە تەمرینێکی پێبێ یان کەسەکە کەسێکی نەخۆشە. یعنی ئەو هەمان جوڵە ناتوانێت بکات کە کەسێکی لە شتاق و تەندروستێکە یان کەسێک کە تازە پێگەشتووە واتە بێ پرسوڕا بکە بۆ کەسانەیە کە خوێندنەوەیکیان هەیە بۆ وەرشەکە ئەتوانن کورسێکە بنێ ینی هەتاوەکو پەیوەندی نەکەی بە کەسێکیوا هەڵەیە لە خۆتەوە ئەو جوڵانە ئەنجام بێت بە دڵنیایە فەرقەکات. ماوەسا خۆی وەک دەزانین لە هۆڵەکانی وەرزشی زۆر جار ئەو زیانانەی کەوا بەر وەرشەوانێکەکەوێت لە ئەنجامی بەرزکردنەوەی قورسایەکی زیاد لە توانای خۆی یاخود بە هەڵە بەرزکردنەوەی وەک دەزانین لە ماڵەکان زۆربەی ئەم قورسایانە ئێستا نییە. ئەو هەڵانە وەک هاوکاریشم ئاماژەی پێدا ئەو هەڵانە ڕەنگە لە کاتی وەرزشەکان نابێت. واتە بۆ نمونە لە بەیانیەکی زوو ئەگەر نوعێک لە وەرزشکردن کە هێشتا جسمی ئامادە نەبێ زیانی هەبێ ئەگەر ئاماژە بە کاتی وەرزشەکان بکەی ئەو نوع وەرزشانەش کە خراپن لەو کاتیا بیکە ڕەنگە نوعێک لە جوڵە لە بانیا باش بێ لە نیوەڕۆ باش نەبێت لە ئێوارە ئاسایی بێ لە نیوەڕۆ خراپ بێ. بەنسبەت جوڵە وەرشەوە بۆ کات هەر کاتێک بێت تۆ توانی ئەو جوڵە ئەنجام بێ کە هەموو کاتێککەی ئەنجامی ئێدەی. بەڵام ئەمە مهمە تۆ هەموو کەس کە سەرەتا دەسەکا بە حرەکەیەک بە جوڵەیەک بتوانێت کشانێک و خۆگەرمکردنی لە جەستەیە ڕووبە ینی ئامادەکاریکی بۆ بکات لەبەری کەمتر تووشی مساب بێت. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی یاریزان تووشی مسابە بێت خۆگەرم نەکردنیەتی لە کاتی وەرزشکردنەکە. دووەم بە وەزنی زۆر قورس تەرکیز نەکردن لە کاتی یاریەکە. ئەم دوو هۆکارە هۆکاری ڕێئیسین بۆ یاریزان تووشی مساب بێت. تۆ بێت زۆر تەرکیزکەیت سەر و دوانە پێشەوەی هەر جوڵەیەک هەر تەکنیکێک ئەنجام بی جەستەت ئامادە بکەیت و خۆت گەرمکەی و پاشان ئێستا چووکە لە ماڵەکانی خۆمان وەزنێکی وانێ قورس بەکاری بێنین کەمتر ئەتوانم بڵێم تووشی مسابە بین. زۆر باش. باسی ئەوەی کرد مامۆستاکەوە کۆمەڵێک کەس بۆیە وەرزش دەکەن بۆی ماسوولکەکانیان بۆ زۆر دانەبەزێ زۆر زیانی بەرنەکەوێت ڕەنگە هەبێ هەش بێ هەستی کردبێ کێشی زیاد بێ. وەرزشێک بۆ کەسێک کە بیەوێت ماسوولکەکانی بەهێزتر بن ئایا ئەبێ نان بخۆ اینجا وەرزشەکە بکایە خۆت بە برسکی برسێتی بیکە ڕەنگە هەبێ پێی خۆش بێ کێشی دابەزێ. کاتی وەرزشەکان مەسەڵەن ئایا کامانەیان باشترە بۆ ئەوانەی کە بیانەوێت کێشیان دابەزێ کام کاتە و کام ساتەش باشە بۆوانێ بیانەوێ مەسە ماسوولکەکانیان بە بەهێزی بمێنەوە. خۆی هەر کەسێک کە بەشداریەکە لە هێتە هۆڵێکی لە شوانی ئێوە وەرزش کات ئەبێ ئامانجی کێ بێت. ینی بزانی ئەم کەسە ئایا بۆ نە بەتابەت ئێستا کە لە ماڵەوەن مەبەستمان دقیقا لە ماڵیشەوەی کە پێشتر چۆتە هۆڵەکانی لە جوانی یان ئەوە تا چووە لیاقی باش بێت یان تا چووە هێزی باش بێت بەهێز بووە بۆی کارەکەیەک پێویستی بەهێز هەیە بتوانێت هێزی زیاد بێ یان ئەوەی حەجمی ماسووکی زیاد بێت. ینی کە هێتەوە ماڵەوە ئەو جۆرە تەمرینانە ئەەکەیت بە هەماشەوە جۆری کۆرز نووسین و جۆری خۆراکەکە فەرق ئەکاتا بکەی بە ئامانجەکەت. کەسێک بێ حەجمی ماسووکەی گەورە بێت پێویستە گرنگێکی زۆر زۆر باش بە خۆراکەی بات ئەو خۆراکانی کە دەوڵەمەندن بە پرۆتین تۆ بتوانین لە کات و ینی لە وەختی خۆیان بەکاریان بێنی بیان خۆیت و پاشان زایدەن تەمرینێکی بەهێز. ئەو کەسێک کە بێوێ لیاقی زیاد بێ بزانێت جۆری تەمرینەکەی جۆری کۆرسەکەی چۆن بێ کە وای لێ بکات لیاقی کەسەکە بەرز بێتەوە. یعنی ئەو کەسی بێوێ کێشی دابەزێت چ جۆرە وەرشێ بکە چ جۆرە خۆراکێک بەکاربێنێت واتە بەپێی ئامانجی کەسەکە چ لە ماڵەوە تەمرینکە چ لە دەرەوە تەمرینکە چ بۆ خۆراکەکەی بێت چ بۆ کۆرسەکەی بێت فەرقەکات. ئەمەسا زۆر جار لە ئێستادا بڵێن زۆرێک لە هەوڵاتیان کەمتر وەرشەکەن لە ماڵەوە بەڵام شتێک کە زۆر گرنگە خواردنە چ جۆرە خواردنەیە بەکاربێن بۆی وەزنیان زیاد نەبێت کێشیان زیاد نەبێەوە لەگەڵیشی دیا ئەوەیە کە خەوتن زۆرە لە ئێستادا. ئەم دوانە چۆن ڕێخستیان بۆ بکرێت بە تایبەت لە خواردنە چی بخورێت کە زیانی بۆ تەندروستی نەبێت وە نەبێتەوە ئەوەی کە زیاتر کێشمان زیاد بێت. خۆی عادەتەن ئەو کەسانی کە ئەیانەوە کێشیان دابەزێت سەرەکیترین هۆکار کە وابکە کێشی کەسەکە داگرێت خۆراکە. هەموو جوڵەیەک و هەموو وەرشێک کە تۆ بیتێ ئەنجامی بیت خۆراک ڕۆڵێکی گرنگ ئەبینێت لە ناو پرۆسەکەیە بڵێم لە 1970 بۆ 80 خۆراکە. ئەو کەسانیش کە یانەوەی ماسووکیان حەجم پێیاکەن هێزێکی باش پێیاکەن ئەبێ گرنگی بە خۆراکانیان بن. ئەو کەسانی کە ئەیانەوێت کێشیان دابەزێ گرنگی بە خۆراکانیان بن. چۆن کەسێک ئێوێ هەیە ماسووکیەکی حەجمێکی باش پێیاکات ئەبێ کەسە بتوانێت ڕۆژانە ئەو بڕە پرۆتینی کە جەستەی پێویستێتی لە خۆراکانە بەدەستی بێنێت. ئەگەر نەیتوانی پێویستە لە تاوکەرە خۆراکانە بەدەستی بێنێت هەیە خۆراکی زۆر باش پێ ناخورێت. وەکو چی؟
ئەو سەپلیمنتانی کە هەن خۆراک تاوکەری خۆراک پرۆتینە کاربوهیدراتە لە ماڵیشەوە تۆ پێت باشە ئێستا وەرزشەوان پرۆتین بەکاربێن لە کاتێک ئەتوانێت ئەو وزەی وەریەگرێت سەرفی بکە لە ئەگەر کێش و شتی نەبێت زیانی پێ پرۆتین شتێکە هەموو کەس دەتوانێت بەکاری بێنێ ئەسەن لە وڵاتە ئەوروپیەکان بە مناڵیش ئەدرێت بەڵام ڕێژە فەرقەکات ینی کەسێک کە وەرشەوانە ڕێژەیەکی باشتری ئەوێت هەنێک جۆر لە تاوەکەری خۆراکی هەیە پێویستە بەوەیە بیسووتێنی پێویستە بەوەیە هێزێکی باش جوڵەیەکی باشێ بێت تاکو سەرفیکەی هەنێکیشیانی فەرقەکە لە جۆری تاوەکەرەخۆ هەنێکیشیان پێویست ناکات ینی توانێت احتیادی بەکاری بێنیت لەبەرەوەی خۆراک ڕۆڵێکی گرنگ ئەبینە یان ئەو کەسانی کە ئەیانەوێت کێشیان دابەزێت ینی ئەبێت تەکنیک و فەن لە خۆراکا بکەیت چۆن تۆ زیاتر ئەو خۆراکانە بەکاربیێنی کە قەبارەیەکی گەوریان هەیە وزەیەکی کەمە پێ ئەبەخشن لەبەر ئەوەی مەعیدەت تێر بێت و هەز بە برچێتی نەکەی لە هەمان کاتا وەزنیشە دابەزێنیت یان ئەو خۆراکانی کە حەجمیان بچووکە پڕ وزەن دوورکەویتەوە لایەن یان تا ڕادەی بڵێم زۆر کەم بەکاریان بێنیت ینی لە ماڵەوە بێت چ لە دەرەوە بێت تۆ ئەتوانی تەنزیمی خۆراکەت ڕێکەی ئەگەر ڕێکی نەکەیت چ لە دەرەوە چ لە ماڵەوە کەمترین ئیسادە لە جۆری جوڵە وەرشەکەتەکەیت بۆ کەسێک ئەگەر لە ماڵەوە بێوێ کێشی دابەزێ باشترە ئەوێ کێشی دابەزێت ناوێت خەڵەتوانم بڵێم ئەوانشی کە وەرزشکار نەبوونیان لە هۆڵەکانی وەرشە ڕەنگە ئێستا بیر لەوە بکەنەوە بڵێ هەستەکەن کێشمان زیاد بووە باشترە بەسکی برسی جوڵەکان بکەن یان بەسکی تێر یان چ کاتێک بیکەن باشترە خۆی جوڵەکردن وەرزشکردن کەمترین ئیسفادەی لێ ئەەکەی بۆ سووتاندنی چوری بۆ لەبەرەوەی کەسێک ئەگەر لە ڕۆژێکات سەعاتێک لە ماڵەوە بجوڵێت وەرزش کات ئەگەر بۆی بگری سێرەکەی ڕەنگە 300 کالۆری سووتان بێت 400 بەس 300 کالۆری یەکسانە بە یەک نەستەلی بچوو ینی ئەوەنە خۆراکەکە دەورێکی ڕئیسی ئەبینێت وەرشەکە نایبینێت وەرشەکە ئەتوانین بڵین دەورێکی باڵا ئەبینێ لە بەهێزکردنی ماسووکەکان و لە هەنێ کێشەی ترکە لە فیسیۆلۆژیای جەستەیی هەیە بۆ جەستەت و بەهێزکردنی جەستەت و لیاقەت و بەڵام بۆ خۆراکەکە ئەو کەسێک کە بیاوێت کێشداگرێت ڕەتی بەوە نییە بڵێ کەی خۆراکە بخوا کەی نەیخوا پێش هەموو شتێ بێزانێت جەستەی خۆی چەندێک بڕە وزەی پێویستە ئەو بڕە لە خۆراکەوە بەدەستبێنێت کە پێویستێتی 1000 بڕە کالۆریە یان 1500 کالۆریە ئەو بڕە بەدەستبێنێت باشتر وایە پێشتەمرین هەمیشە شتێک بخۆیت ینی نەک بەسکی بەتاڵی تەمرینکەی چکە احتیمالی زەختت دابەزێ احتیمالیە هێزتیانە بێ بتوانانی ئەو حرەکەیەوە جوڵە بکەیت بەڵام کە پێش ئەوە شتێکە خوارد عادەتەن ئەو کەسانی کە وەرزشەکەن هەمیشە 2 سەعات دوای ناخواردن وەرزشەکەن لەبێ ڕخۆڵەکانیان ئەو بڕە خۆراکە هەڵمژێت و هێزێکیان تاوێت بۆی ئەو حرەکەی ئەنجام بن ئەوسا ئەو پرۆتینانی کە باسی کرد چ بەدیلێگەی لە خواردنە کە ئێمە بیخۆین مەسەرەن کەسێکگەیە پێیخۆش نییە ئەو پرۆتینانە بخوا بەڵام لە چ جۆرە خواردنێکە هەیە کە با بڵێن هاوشێوەی ئەو پرۆتینە ئیسفادەی لێ بکەینەوە خۆی جەستە بۆ وەرشەوان پرۆتینی پێویستە لە ڕۆژانە کاربۆیدراتی پێویستە چوریشی پێویستە ئەگەر تۆ بتوانی ئەم سێ مادە لە خۆراکە بەدەستی بێنیت زۆر باشترە بەڵام هەنێک کەس ناتوانێت بە خۆراکە دەستی بێن بۆ کەسێکی وەرشەوان فەرقەکە لەگەڵ کەسێکی ئاسایی ڕۆژانە چەندێک پرۆتینی پێویستە کەسێکگە وەرشەوان بێ لە ڕۆژێکە ئەگە کێشی 7 کیلۆگرام بێت لە ڕۆژێکە 140 بۆ 150 گرام پرۆتینی پێویستە تۆ زێمە قورسە لە خۆراکە بەدەستی بێنیت بەڵام کەسێکی ئاسایی ڕەنگە 50 گرامی پێویست بێت بە ئاسانی ڕەنگە 200 گرام سنگ بخوات بەدەستی بێنێت بەڵام ئەو کەسی کە ئەیەوێت بە خۆراک بەدەستی بێنێت تۆزێ پرۆسەکە قورسترە بێت بە گرنگی بە خۆراکانی بات بۆ ئەو خۆراکانی کە دەوڵەمەندن بە پرۆتین زیاتر بەکاریان بێنێت وەکو پاقلەمەنیەکان وەکو گۆشت بەعام سنگی ماسی بێ گۆشتی سوور بێ مریشک بێت یان هێرکە بێت یان سەوزەکان بەعام گۆشتی سوور بە سوورۆکرایی باشترە یاخود بە کوڵاوی زۆر زیاتر سوودی هەیە بۆ هەردووکیان سوودی هەیە بەڵام خودی جەستەکە دەورێت بینێ جەستەیەک ئەگەر بیاوێ کێشی سەرخات بەدڵنیە ئەگە سووری شکات و تۆزە ڕۆن داخلی گۆشتەکە بکات مشکلێکی وای بۆ دروست ناوێت چکۆ ئێوە بەعام زەخم بێ بەعام جسمی هەم بە چوری هەم بە ماسوولکەی زیاد بێت بەس ئەو کەسانی کە ئەیانەوێت کێشێکیان هەیە و جسمیان وشک بێتەوە تا بۆیان بکرێ و خواردنانە بکڵێن و کەمتر ڕۆن داخلی خۆراکانیان بکەن ماوەستا خۆی سپاس بۆخوا قۆناغەکانی بەرەنگاربوونەوە لە کۆرۆنا ڤایرۆس بەرەبەرە بەرەو سەرکەوتن و بەرەو کۆتایی دەڕوا لە گەری کرانەوەیە یان لە گەری دەستپێکردنەوەی هۆڵەکانی وەرزشی و کرانەوەیان بەڕووی وەرسەوانانە ڕێنمای و پێشنیارت چیە ڕەنگە کەسێک ئەوەندە تامەزرۆ یاری بێ هەر یەکسەر بچێت ڕەنگە بە جەدوەلێکی جیاواز بۆ ڕێنمایانەی پێی دراوە پێشتر هەی بۆ بیگۆڕەیە خۆت
ڕەنگەم جۆرێک لە تێکەڵبوونێک دروست بە ڕێنمای چ بۆ وەرسەوانان لە کاتی دەستپێکردنەوەی یاری عادەتەنەوە کەسی کە مانگی یاک دوو مانگە دابڕاوە لە وەرزش بە تایبەتی وەرشانەی کە هێزێکی باشیانێ پێشتر بە هێزێکی باش تەمرینی کردو پێیان ینی وەزنێکی قورسی بەکارهێناوە بۆ خودی تەمرینەکە بەدڵنیاوە ئێستا کە ناتوانێت داخلی هۆڵەکان بێتەوە هەڵەترین شتەوەیە ینی بیاوێت لە ماوەی 2 ڕۆژە یان 3 ڕۆژە هەمان وەزن یاری پێ بکات ئەوەی کێکە لەو کارانەی کە پێشتر باسە کرد تووشی مسابەیەکی زۆرە بێت تووشی پچڕانی ماسوولکە بێت تووشی تەمەزوغە بێت تووشی چەنەها کێشە ئەبێت لە جستەیە کە ینی زەربەیەکی بەهێزی بەرەکەوێت لەبەرەوەی ئامۆژگاریم ئەوەیە کە سەرەتا داخلی قاعەکانە بیتەوە داخلی هۆڵەکانە بیتەوە یان یاریزانێکی گۆڕپان و مەدانی سەرەتار بە وەزنێکی سووکە تا هەفتەیە تا 10 ڕۆژ تا مانگێت تا جەستە دووبارە خۆی ڕیکۆڤەریە کاتەوە چاکاتەوە بتوانێت ئامادەکاری ئەوەی تیابێت کە بتوانێت بە وەزنێکی قورستر دەستکەیتەوە بە تەمرین وەک ئەو وەرشانەی کە لە سەرەتاوە کە داغڵەبی و 15 ڕۆژ جۆرە وەرشێکە بۆ دیارەکەنەوە کەرەوەکو وانە دووبارە جێبەجێ بکەنەوە توانی سەرەتا بە کورسێکی سەرەتایی تاوەکو ماسوولکان دووبارە ئامادەکاریان بێتەوە توانی جۆڵەکان ئەنجام بدەن. پرسیارێک هەبوو تابەنەمە پرسیاری بەشێک لەو وەرشەوانان هەیە کەسێک ماسوولکەیەکی با بڵێن جێگیری هەبووە و جسمی دروست کردووە تا چەندێک ئەگەر بێت و فرسەتی ئەوەی نەبێ بچێتەوە قاعە ڕەنگە وەرشەوانەکان ڕەنگە ئێستا زۆرم پرسیاریان هەبێ ماسوولکەیەکی جوانی دروست کرد و جسمی تازە بە تازە ڕێک بووە عەزەڵەکانی گەورە بوون بەڵام ترسیەوەی هەیەکەوە لە ئەنجامیەوەی لە ماڵەوە هەمان ئەو وەسایلانەی نییە بۆ وەرزش ئەو پێداویستانەکەوا لە وەرزشکردن بەکاری دێ ماسوولکەکانی بەرگەی چەند دەگرن لە کاتێک ئەگەر هیچ با بڵێن وەسایلێکی پێداویستێکی وەرزشکردنی نەبێت خۆی ماسوولکە ئەگەر لە سروشتی خۆی دەرچێت بۆ من ئەو حەجمەی هەیە ێستا بۆ من وەرزش ناکەم ماسوولکەم جۆرە حەجمێکی هەیە یعنی سروشتی خۆم جۆرە حەجمێکی هەیە بەڵام کە بە وەرزش زیادی ئەەکەیت ئاتن ئەو کەسانی کە زیاتر مادە بەکارێن و وزە بەخش و تاوکەری خۆراکیان ئەکرێن بڵێم یەک تۆز زیاتر لە کەسێک کە تەبیعی بە خۆراکێکی تەبیعی ماسوولکەیەکی دروست کردووە زووتر هەست بە دابەزی نەکات ئەتر کاتەکەم من نیم دیاریەکەم بتوانم بڵێم ئەمە لە ماوەی 10 ڕۆژە هەستەکە کە دابەزیەوە لە ماوەی 20 ڕۆژە خودی جسمەکە بوونی بۆ ماوەی چۆن پەروەردەکراوە بە شێوەیەکی سروشتی و بڵین بە خۆراکی سروشتی نەوەک بە پرۆتینێک یاخود بە مادەیەک زۆر هەوڵی درابێ گەورەی کردبێ ئەوە زووتری ئەگەری دابەزینی هەیە بەڵام ئەگەر پێچوانەکەی بەدڵنیایە ئەو بە حکمی حەجمەکەی زیاترە ئەکرێن بڵێم تۆزە زیاتر دابەزێت ینی پێوەی دیارەکە ئەمە زیاتر دابەزیوە ئەوەشی کار بە خۆراک و ماسوولکە دروستەکە بڵێن ئەڵێ هەر زەربەی بەرەکەوێ هەر کەمەکات هەموو جوڵەیەک و هەموو حرەکەیەک و هەموو وەرشێک کە تۆ پێشتر بەردەوام لەسەری وەرشە کردو و ینی حەجمێکی باش ماسوولکەت پێیا کردووە کە دوای ئێمالە کریا هیچ جۆرە جوڵەیەکە پێ نەکرد هەردا ئەبەزێت بەڵام من ناتوانم کاتدانم بڵێم ئەمە بەوانگێک دابەزێ و بە دوومە ینی حەسب هەیە بە 20 ڕۆژ هەستی پێکە تاوە دابەزیوە هەیە بە مانگی هەیە بە 2 مانگ بەڵام ئەتر بڵێم ئاخیرەکەی تا 2 مانگە چل شەو تاوە هەستەکەی کێشە دابەزیوە هێزەکەم بووەتەوە ماسوولکانت بەرەو لاوازی ئەڕۆن ئەوەسا ناڕێکخراوەی ناتەندروستی لە خەوتنە ئەمە چ کاریگەریەکی ئەبێت لەسەر جستەوە ئەو زیانانە نەچین بۆ زۆر گەنجەیە تا چواری بەیانی ناخەوێت و دواتر ئەخوێت ئایا ئەوەی کە دەوترێت پێویستە هەموو مرۆڤەیەک 8 کاتژمێر بخوێت ئەمە لە بەڕۆژی شاب بخەوێتتر ئەو سوودی دەبێت خود دەبێت بەشەوە خۆی خەوتنێکێکە لە فاکتەرە مویمەکان بۆ وەرشەوان کە هەموو وەرشەوانێک یان کەسێکی ئاسایی تا ڕادێ بڵێن با وەرشەوانەکەی مەقسە لەسەرەوەکەین لە ڕۆژێکا پێویستە 7 ساعت کەمتر نەخەوێت 7 بۆ 8 ساعت بەڵام هەڵەیەک هەیە کە زۆر خەڵک دووبارەی ئەکاتەوە ئەیڵێت و ینی ئەیبیستم کە پێویستە وەرشەوان 12 شەو بخەوێت یان پێش 12 بخەوێت بۆ حوتی بەیانی بۆ شتی بەیانی ینی کات نییە بتوانێت ئەو هۆرمۆنەی کە بەرپرسە لە شەوە ئەڕژێت باش نییە ینی بە سەعات ناڕژێ ینی نازانێت ئەو سەعاتەکە کەیە 12 لە با سەعات 12 ئیش بکەم هۆرمۆن بە ڕووناکی و بە تاریکی ئەڕژێت واتە ئەکرێت تو ئەو سەعاتی 7 ساعتی کە هەتە لە ڕۆژێکە ئەو 8 ساعتی هەتە کە پێویستە بخەویت ئەکرێت لە شوێنێکی تەواو تاریکا بێت شوێنەکە کەب بێت هەمان ئیسادەی لێ ئەەکەی بۆیە ئەو تێت پێویستە سەعات 12 بەولا بخەویت چونکە ئەو کاتەتە شەوە ینی خەڵک کاتی خەوە یان 11 بخەوی یان 10 بخەوی ینی کاتەکە ئەوە نییە بڵێ بە کاتەکە هۆرمۆنەکە ئەڕژێت دەری ئەیا جەستا بە تاریکی دەرەدرێ ئەو هۆرمۆنە لەبەرەوە هەنێک وڵات هەیە ئەسڵەن 4 مانگی ڕۆژە ئەو کەسانە چۆن ئەژین
ئێوە کەسانە چۆن جسمیان و هۆرمۆنە دەرەیە چۆن وەرزشەکەن یا 2 مانگ ڕۆژە 2 مانگ شەوە ینی زۆربەی وڵات وایە لەبەر ئەوەی بە تاریکیەم هۆرمۆنە دەرەدرێ ئەتوانی تۆ لە ڕۆژی شابێ ئەو خەوە بکەی کە پێویستی پێیەتی لە 7 ساعات کەمتر نەبێت خەو هۆکارێکی گرنگە بۆ وەرشەوان خەوات لە یەکا مەناعی جسمت بەهێز بێت ینی بۆ ئەم مۆزوعی کۆرۆنا شتەشکە ئەڵێن یەکێک لە هۆکارەکان کەوات لێ بکامەناعی جسمت بەهێز بێ خەوە زۆر باشە پێما بێ کاتمان زۆر کەماوە ئەگەر بە کورتی شتێک کتما بێ مامۆستا خۆی ڕێنمایەک بۆ هاوڵاتیان بۆ وەرشەوانەکانت یاخود بۆ هەر کەسێک کە وەرزش دۆشت و پێخۆشە لە ماڵە وەرزش بکە شتێکی وام نەما بەڵام هیوادارم ئەو کەسانە کە لە ماڵەوەن بتوان ئەو جۆرە جوڵانە ئەنجام بن سارد نبنەوە لە هەوڵەکانی لە جوانی ئەم ینی تاسر بە مۆز ئەناڕۆین ئیشەڵا بەرەو کۆتایی ئەڕوات و وردە وردە وەزعەکە ئاسایی ئەبێتەوە ڕۆکەینە هەوڵەکانی لە جوانی و یەکێکی تر لە هۆکارەکان کە بڵێم خەڵک بتوانێت هەمیشە مڕاعاتی بکە خۆراکەکەیەتی چ لە ماڵەوە بێت چ وەرشەوان بێت چ وەرزش نەکات چکە خۆراک هۆکارێکی گرنگە بۆ ژیانی مرۆڤ بتەوێت کێشە دابەزێنی خۆراکە و ئیشەکە بتەوێت کێشە سەرکەوێت هەر خۆراکە ئەو ئیشەکە زۆر بەڵش زۆر سپاس بۆ مامۆستا خوبەی ڕۆستەم وەکو ڕاهێنەری وەرزشی کامڕۆ لەگەڵ ماموو بە ڕێنمایەکانی بە قسەکانی سوودمەند بووین بینانی بەڕێز ناوڕێکمان هەیە و دێنەوەدات وڵازیزان ئێستاش دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمانەوەیش یادەوەری و ڕووداوە مێژوانەیەکە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویان داوە پێکەوە بینەری دەبین. دوانزەی چواری ساڵی 1945 کۆچی دوایی 32 هەمین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فرانکلین ڕۆزڤێلت هەروەها هاری ترۆمانی جێگری جێگەی گرتەوە و بووە 33 هەمین سەرۆکی ئەو وڵاتە. ڕۆزڤێلت ڕۆژی 31 ساڵی 1982 لە نیویۆرک لەدایک بووە. دوانزەی چواری ساڵی 1946 دوای 26 ساڵ لە داگیرکەرانی لەلایەن فەڕەنساوە سووریا سەربەخۆی خۆی وەرگرت و بووە وڵاتێکی سەربەخۆ. فەڕەنسا داگیرکەرەکان بە پێی ڕێکەوتنی سایکس بیکۆ بەشێک لە خاکی شام و لوبنانیان بۆ دیاری کرابوو. شایانی باسە پێشتریش فەڕەنسیەکان جارێکی دیکە شامیان داگیر کردبوو. دوانزەی چواری ساڵی 1953 کۆچی دوایی خەباتکار و ڕووناکبیری کورد حەبسەخانی نەقیب لە تەمەنی 62 ساڵیدا و ناشتنی تەرمەکەی لە شاری سلێمانی ناوبراو ساڵی 1991 لەدایک بووە. حەبسەخانی نەقیب لە نەوەکانی شێخ مارفی نۆدێ و خێزانی شێخ قادری حەفید بووە. یەکێک بووە لە ئافرەتە خانەدان و ڕووناکبیرەکانی کورد و خۆی و چەند مامۆسایەکی بۆ ژنانی سلێمانی یەکلا کردوتەوە تا فێری خوێندەواریان بکات لە ناو ماڵەکەی خۆیدا. بە یەکەم خانمی کوردی باشووری کوردستانیش دادەنرێت کە دژایەتی ئینگلیزەکانی کردبێ و داوای سربەخۆیی کوردستانی کردبێ. دوانزەی چواری ساڵی 1961 فەرماندەیەکی ئاسمانی سوپای یەکێتی سۆڤیەت بە ناوی یوری گاگارین وەک یەکەم مرۆڤ و یەکەم گەشتیار گەشتی ئاسمانی لەسەر کەشتی فۆستوگیەک ئەنجامدا و بە سەرکەوتویش گەڕایەوە. هەر بەو بۆنەیەوە ئەم ڕۆژە دانراوە بۆ ڕۆژی جیهانی کەشتیوانی ئاسمانی وە گەڕانەوەی یوری گاگارین لە ئاسمانەوە بۆ زەوی. یەکێتی سۆڤیەت ئەو کاتە لە هەموو بوارەکاندا پێشەنگ و پێشڕەوی مرۆڤایەتی بووە. هیچ دەوڵەتێک شانی لە شانی نەدەدا لە پێشکەوتندا. بە جۆرێک ئەمریکای پێشڕەوی سەرمایەداری لی دەترسا کە ساروخی بەرامبەر کۆشکی سپی بۆ دانابوو. گاگاریش پێش گەشتەکەی ماڵ ئاوایی و گەردن ئازادی لە بنەماڵە و خێزان و ناسراوەکانی کرد چونکە بەنیازی گەڕانەوە نەبوو. بەڵای زانم تەوەری دووهەمان تۆمار کراوە هاوکارمان جەلال محەممەد چۆتە باوەنور بۆ لای یەکێک لە هەرە قسە خۆشترین و ئەتوانم بڵێم دەم قەرە باڵخترین و
خوێن شیرینترین پیاوە دیارەکانی کوردستان ئەویش کاک ئەحمەد مەحموودە کە لە لای زۆر بمان بە ئەحانۆکە ناسراوە. با بزانین جەلال چۆ بۆ لای کاک ئەحمە و لەوێ چی وزەراوە و کاک ئەحمەدیش چی بەیەماڵێ پێکەوە بینەری دەبین. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست لە پەیامی ڕۆژ لە بڕگەیەکی تایبەتی پەیامی ڕۆژ هاتوینەتە ناحی باوەنور بۆ خزمەت یەکێک لە پیاوە بە پەند و بە قسە خۆشەکان کە ئەویش بەڕێز کاک ئەحمەدە هەرچەندە نازناوێکی دیکەشی هەیە بووی کە لە هەرێمی کوردستان زیاتر خەڵکی خۆمان بەو نازناوەیە دەیناسنەوە گەرچی ئێستا کە گوێ لە قسەکانی دەبێەوە ڕوبەڕوش دەیبینن بە دڵنیایەوە دەبێ بیناسنەوە کە ئەویش بەڕێز کاک ئەحمەد ناسراو بە ئەحەنۆکەی ئیجازەی خۆی کاک ئەحمەد کەوا دەڵێن چکە پێم وایە ئاساییە بەلایەوە زۆر باشە کاک ئەحمەد زۆر سپاس بەوە دەرفەتە بەخێر بێنێ خۆسە لەم سەروبەندی باسکردنی کۆرۆنایەدا دەمەوێت بزانم تا چەند پابندی بە کۆرۆناوە بە ڕێنماییەکانەوە و ئەوترێ کۆرۆنا کەسە بە تەمەنەکان زیاتر ئەیانگرێتەوە یاخود مەترسی لەسەر مردنیان هەیە تەمەنت چەنە و هیچ ئەترسی ئێستا لە کۆرۆنایانە وڵا قوربان من وەکو پێم وتی جارێکیان پیاوی ها بەلام تۆزیان ناساقم وتی کا ئەحمە ئەم ناسی وتمەی بۆ نانازم خۆبرا تێک نەچوو تۆزیان نەخۆشم بەڵام وەڵا ئەمەی تۆ وتی من تەمەنەکەم لە 50 تێپەڕیگە شەکرەیشمە یعنی منە لێوارەت یا چوو نەوەڵا بەڵام پابندم بە ڕێنمایەکانی شو ئەمە گرنگە کە یەکە من ترست نەبێت دووە منیش پابند بیتەوە لەبەرەوەی ئەمە ئێمە مامۆستا ئاینە بەڕێزەکان ێژن ئەم شتە وایە و ئەبێ وریای خۆتانون ئەمە ئەبێ ئێمە پابندین بەوەوە کەناڵەکانیش دکتۆرە بەڕێزەکان گشتیان هاوارەکانی تۆوە دەمی ئەوانەوە نەچی معنەوە تۆیکی لێ نازانی ئێستا لەم سەروبەندەیە خەڵ لە ماڵەوەیە وایە ئەم بەرنمەیە بە زۆری دیارە بۆەیە کە خەڵک لەم سەروبەنی کۆرۆنایە دوو قسەی خۆشیش ببیستێ تۆزێ دڵفەرێحیەکی بۆ بێت جەنابیشت دیوەخانێکت هەیە دیوەخانەکەت بەردەوامە لەم کاتی کۆرۆنایە تۆزیە فەرقی کەوتە بەس ئەرەوەڵا ینی تۆزێک خەتای خۆت یا خەتای خەڵکەکەیە بەخوا من ناتوانم بێژم خەتای خەڵکارکێتی خەمە سەر و سەر جام بەڵام گوبا بێژم خەتای خۆمە باشترە کەواتە تێگەشتی خەتای خەڵکەکەی دەبێت زۆر باشە چیت هەیە لەسەر کۆرۆنا وەڵاهی کۆرۆنا من پێش کۆرۆنا ئەنفلۆنزایەکی باڵندا هاتوو زووتر ئەو نەوتیان تەوقە مەکەن و ئەمانە منی شعرێکم نووسی ئەو کاتە نووسام و نەماچەکەم نەتەوقە نەڵێن ئەحا بێزەوقە لەبەر خاتری ئێوەیە ئەنفلۆنزای پێوەیە ئەمە وەختی خۆی ئەمە وتو چەند ساڵی لەمە پێش بۆ ئەمەی شەر پارچێ شعری بچووکم دانیا وەڵا ئەمێ ئەوەی پێشیش سەرەتای گوێ بیستی بم باڵێ اینجا ئەوەی پێشم بۆ باسکە اینجا دوای بینە سەر کۆرۆناکە خۆی واتەوەی کە سەردەمی ئەنفلۆنزاکەی پێشوو کە هاتوو هەر ئەوەندە بوو یاخود هەر ئەوەندە بوو وەڵا سۆزی قسەم لەسەری کردو ئەم دووڕێ شعرش بچووکە لەبرەوە جەژن و لە جەژنا ئەمن بەڵاوکڕۆکەیتر گلەی مەکەن لەوەی ماچوو تەوقەیتیانێ و ئێستا لەسەر لەم سەردەمی کۆرۆنایە کە هاتووە شیعرەکە چییە کە حازرت کردووە وەڵا شیعرەکەم ئەمە سەر لە باخەڵمە ئەمە نووسامە دین و دنیا هاوار ئەکات خۆپاراستن زۆر ئەساسە گێل و گەمژەیە هەر کەسێ بڵێ درۆیە ئەم باسە دین و دنیا هاوارە کات لەبەر ئێمەی زۆر زۆر مەزن وەڵڵاهی گوێی لێن نەگری فەرقی نییە لەگەڵ بزن ڕێزمێ بۆ ئەو کەسێک کە بێژە هیچ نییە و ئەمە ئەو نابێ وا بێژینە واتە بێ هەمومان پابند بین ئەبێ پابند بینەرەوەڵە کۆرۆنا گەورە و بچووک دەوڵەمەند و فەقیر بەرپرس و هاوڵاتی ئاسایی ناناسێت نانا دوژمنێکی محتەرەمیشە یێژێت بۆ نمونە وەکو دوو پشک نییە پێتۆدا ئاگای لە خۆنی وەکو مار نییە وەکو ئەلغام نییە بتەخێتەوە پێدا یێژێ ئەوە من هاتم ئەمە عەزدەڵاتم ئاوایە ئەگەریەوە ئەم شتانە بکەن حەقم پێتانون نییە پاک و تەمیزی ڕاگرن مەسەرەن تەوقە و ئەمانە لەم کاتە مەکەن قەرە باڵخی دروست مەکەن ئەو دەمامە کوشتەوە لەو ئەیسا خۆمانیە لە دەمانە بەداخەوە لە دەمتان ناوێت هاوارەکەژێ ئەم شتانەتان بێ من نایەمە دەورتانە کەواتە وەڵای زۆر محتەرمیشە لە عینی کاتە
زۆر باشە کاک ئەحمەد خەڵکی ئێمە هێشتا ڕەنگە هەندێکی وەکو پێویست پابەند نەبن وای و ئەوەشی کە ئێستا لە ماڵەوەیە قسەی خۆش لەسەر کۆرۆنا زۆر زۆر دەوترێ ئێستا وای جیاواز لە شیعرەکەت بۆ نمونە خەڵکانێک لە ماڵەوەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر قسە و نوکتەی خۆش لەسەر کۆرۆنا دروست بووە لە نمونەوە نیە دەڵێن ئەحوەلوتیەتی ئاخۆم قەدەغی هاتوچۆ عوتڵەی تێ نەکەوێت شتی تازە چیت بۆ هاتووە چیت بیستووە لەم کاتیا کە هێشتا دیوەخانەکەت کراوەش بووە تا حدێک شتی تازە چی گوزەراوە زۆربەی لە ئەم لاولاوە ئەی بیسم و کاتگەیش خۆم داێنێم بۆن منە وەڵاو ڕۆژە برادرە تەلەفۆنی وتی کا ئەحمە بەخوا ساڵەتم مناڵەمان خوا دیگەشتی دەستی خاڵیانە ماڵاوە شت زۆرە لەسەری کۆرۆنا بەڵام دی جاری باشیانەکە شێ قەناعەتی پێی نییە هیوادارم وانەوێن جاجە مەلا نەسەردین ڕۆژێ وتیوە پیاە وتیوە بڕێ مناڵوتی و لەو دێوی ئەو ملەوە چکلێ دەدەنە خەڵک یەژێ هەرکێ و نەهاتەوە تو ئەی بۆ خۆش نەچم کێ بزانێ ڕاست نوێت وا خەڵکەکە کاکە ئەبێ باوەڕوی پێ بێ کە ئەمە ڕاستە بڕۆکەراتی دیارە تەمەنێکت هەیەەوە هەندێک لە مێژوەکانی ڕابردوو دەزانی کۆرۆنا چی گۆڕیوە لە مێژووی ئێمەیە یا کۆرۆنا چیمان لێ گۆڕێت چۆن ژیانمانە گۆڕێت کۆرۆنا فێری برێشتی کردین وەکو بۆ نمونە وەکو ئەوەی پیا و بزانێژن چەنێ ناڕەحەتە لە ماڵ و هەر دانیشتێ و لەمەولا جۆرێتتر تەعاملی تەخە بکە ئەمە نەوێتە فیتنەی لە وێنژن و پیاوە پیا و ئەزانێ مناڵەکانی تا چەند لاسارن و ئەمژنە چەندێ سەبری بهێلەتەکیە من وا ئەزانم ناتوانم زۆر شیکەمە بەڵام وا ئەزانم ئستفادەی بوو ئیسفادەی هەبوو ئەرە وەڵام پابەندی خەڵک چۆن نەبینی پابەندی خەڵک باشە لە پێی خۆی زۆر جار نوکتەیەکە ێژێ ساڵێ زۆر جار تۆ وەکو پێم وتی ئەو خەڵکە تەمەی ئێمەکە بۆ ئێمە ێژێ وریای خۆتە ژە دوو پیادایونە لای جۆی ئاوە یەکیان دەستی خستۆ زەوی دەمی خستۆ ناوی ئاوک ئەو ساوا بوو ئاوە خولە ئەوشتی کاکەوە ئاو چۆن واخرە و میکرۆبیاتە کورەوتی ئەو گاتە لەدا میکرۆبی چی نابێ وا بیر بکەینەوە ئێستا لە ناحی باوەنوورین ئەوەندێک کە بینیم نازانم لە ڕۆژانی ڕابردوودا چۆن بووە بەڵام هاتوچۆی خەڵک هەر هەیە اینجا بەگشتی لە بابەتە کۆمەڵایەتیەکانە ئێمە ناتوانین قەت حبڕێ و ینی هاتوچۆیە بکەین چونکە کۆمەڵگە ئێمە زۆر جیاوازەوە خەڵک خزمایەتی و سیلەی ڕەحم زیاترە لە چاو کۆمەڵگەکانی تر ینی چیت هەیە بۆ خەڵکی لەوەی کە لەم سەردەمەیە بە جۆر لە جۆرەکان هەمەوەی کە زیاتر مەمنونی ئەو سەردەمانە بووین کە ئەمانتوانی بە ئاسانی سەردانی یەکتر بکەین و هەمیش لەوەی کە دەبێ لەم قۆناغەیە زیاتر پابند بە ڕێنماییەکانەوە چیت بینیوە کە لات جێگەی سەرنج بوو بێت واللهی ئیسا من سیرەکەم زیاتر ئەو خەڵکی کە وەکو چۆن بێژین عشایرتر خوانەخوازە نەکە عشایر خراپێت ئیسا ئەوانی زۆر بەیان پابندی ئەم هینن ئەم تەوقە نەکردن و ئەم ماچماچێن نەکردن و حساب و کتاب ئیسا لا ئەمە بۆن منە باوەڕ هەزار و شتێ ماڵەوێت ناتوانانی بێژی لە سەتاسەد بەس وەڵا لە سەتانەوەت جێبەجیان کردە لە خۆیانە ئێستا منان تەوقەکرد لەگەڵ من ناکرد کورە ئاخر دەتۆ لە بنی دنیاواتی ئەگەر دەست نێرم نازانم لە خۆتە تێکەچی درەنگ ڕاتێنەوەی کە دەست نەوەین طبعا بۆچوونی کەسەکانیش لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە فەرقەکە وانە باس لەوە کردی وەخانەکەت هێشتا هەر خەڵک دێت ئیتر تێ ئەرەوەڵا بۆچی واللهی تێنێژن دڵمان تەقی لە ماڵ و تااقەتمان نییە ئیتر تۆزە پێشەوە میوانی سلێمانی مەچوو دەوترێ گەرمیانیش پاک بووە تا ئێستا ئەرە وەڵاشکر زۆر پاکۆ کاک ئەحمەد چیتر تازەت هەیە قسەی خۆش واللهی قسەی خۆش من حەزەکەم دەست بکەیتە قڕوومە و دەریکەیت سەر بنێ سرم پرسیار بکە لە چه بابەتێکە زیاتر هەر لەم بابەتە عشاری خۆما بابێژن ئەوەی کەیتر ئەگەر یەکێ بینایی لە ماڵا دانیشەوە دیاریوە خۆشیەوە لایەوە دوو نوکتەی تازە دوو قسەی تازەی تیا بکرێ کەسی حراجی کردووی لە ماڵەکەی خۆتە نەوەڵە کەست حراج کردووە لەوە ئەچی ئەویان بەس کەسی حراجی نەکردو لەم سەردەمی کۆرۆنادەیە نەوتوانیوە کەس ینی دەستنوێ بەڕووی کەسا بڵێ مەیە نه بەس پێشتر جارجار هینمانەوێت لە ماڵەوە ئەحراجی ئەم بۆ نمونە و ڕۆژە جاری وایە سێ ئایلەوەیە کوا لە ماڵمەە پێش ئەم کۆرۆنایەژم دوایی یەکێتر تەلەفۆنەکە لە ماڵ ێژن باوە وا مەێژە یا مناڵەکانێژم باوە گیانێژم کاکە داوای لێبردنەکەم وڵی ئیمڕۆ میوان ڕاگیر ناکەم بیخەنە ڕۆژێکی تر بیخەنە بەیانی بیخەنە دووبیانی بۆ خۆێژن باوە ناوێ و ئایبتم باوە ئایبەن نییە دایکتەوە تەنیا سێ ماڵا لە ماڵمەە ئەیکاکە بیخەتە ڕۆژێکی تر بە مەگەر ئەو وردەشتانە ڕووبدا ئەوش تەبیعیە مناڵەکانت خێزانت گرەی لەسەر ناکە لەم سەردەمی کۆرۆنایە و هەموو میوانەتیت ناوەڵی چ نێژ
نەگەوەی کە میوانت بێت لەوەی کە لە سەردەمی کۆرۆنایە بانەیە لەوەکێکی کۆرۆنای هەبێ نەمانزانی بەیانە شتانە ئەوانە هیچ نایژن بەس ێژن مەگەڕێ لەم کاتاوتەوە لەم کاتەیان مەسوول هاتوۆتە ماڵتان بۆ مەسوولەکان نهاتون خۆ مەسوولەکان ئەوانەی بەرز و نزم بە هەر حەڵپلەیەکی هەبێ پێشتر زوو سەردانیانە کردی مەسوولەکان من ڕێزم هەیە بۆیان نوکتەیەکیانی ێژە جارێ مەسوولێت تەلەفۆنی گرروپ بۆ ژنەکەی وتی و ئافرەت نانێ باش خاستکە وەیادی جاران و دووسێ میوانی خۆشەویست مێ تێی لە ماڵ نانەخۆین ێژێ هاتووە چیە زانێت نانی خاص نەگرە ئەوتی پێم نەوتی ژنەکە لە ڕێیخوا تی بەو خوا پیاوەکە ئەمەە درۆ کردێ لە تەلەڤزیۆنەوتون لەوانێ بچە درۆ بکات داوای لێ بڕ نەکەم بەڵام وەڵای لەم کاتاوان هەردەر ناکەم لە ترسی کۆرۆنا ئەرە وەڵا نووسینەکانت بە شوێ گەیشت وەڵا هەروە وردە خەریکۆ بنووس کتێبی تازت هەیە ئێستا بەشی کتێبەکەم حاضر کردێ بەڵام چاپ نەکرد شاری تازە چی هەیە لە دەرەوەی کۆرۆنا لە دەرەوەی کۆرۆنا بەوخوا نازانم کامیان تازە هی ئەوە نیە بێژی هی مانگێ لەمە بەر و 20 لۆمبر بەڵام گوتە هەر ئاوا جارجار شتێ تێوە خەیاڵمان نووسم لەم کاتی تۆزێ زاکرم لە دەستدا وەکو جاران نییە هەر نووسام لە بەریکەم ئەم شەکرە کە ئەڕۆتە لای فەحسی شەغرێجە 470 و پێ بەخوا لە خۆدۆ تێکەچێ بەخۆی لەم سەردەمی توشببوونی خەڵک بە کۆرۆنا لە دوورەوە خەڵک پەیوەندیت پێوەکەن ئیدی توشببوو بێ یاخۆت ساغ بێت لەسەر کۆرۆنا زۆر چیت پێڵێن وەڵای هەریێژن کاگەحمە تەمەی خەڵک بکە باشە تۆ بۆتە بێ دەبێت تەمەی خەڵکی ئەخر دەیتر تۆ جاری وایە منی سا شتێکدا ئەبەزێنم دوای دوو ڕۆژ سەیرەکەم 100,000 کەس بینایەسی و لایک و ئەمانەی کردووە 150,000 کەس ئیتر معنای وایە نەک لە ڕێ من و خەڵکانێکی تری زۆرە لە من باشتریش با بێژین لەو ڕێوە بەڵاوە کە ئەوانش حەزەکەن لە ڕێ منۆ کە بەڵاوەکە ئەو قسانەی خەنەدەم بێژن ئیستا زۆر جار نقسانیەکان وە من ێژنێژن کاگەحمە فڵانە چ بێژە وەکو بۆ نمونە ناکرێ من ناو شوێن دیاریکەم با بێژن ژن تەلەفۆنەکایەجێ ئێمە وەکو ژن ئەم کێشەمانە هەیە حەزەکەین لە شوێنەکانە بێژی دی با پیاوەکانمان دەرزۆرگرێ پیاویش هەمان دەسوور هیچ لە بەرپرس ئەیکات جاری وایە ژێ حەزەکەمەوە باسکەی لە بڕۆ من ناتوانم من ئیلتیزاماتمەیە من بۆ نمەز نەجمەیەکە بێ دوو لە جمەمەیە من ناکرێ بێژمی بەس ئەم نەخۆشینە هەیە تۆ بێژی سجن تەلەفۆنەکە لە سژنوە لە هەموو شوێنەکانەوە ئەی وەلحاصڵ وەکو مامە خەمە هەرچی خەمو کێشەکەی تێنە بۆن من خۆگشتی پێ چارەسەر ناکرێت من ئەوەنە لە سەرمە یێژمی ئیتر جارجارێکی باشە هەدەفە پێکێت خۆت کەرەنتینە کردووە لە ماڵەوە لەوەی کە دەرنەچی لە ناحیەی باوەنور باڵێ لە ماڵەوە زۆرتر ماویتەوە لە چاو ڕابردوودا من لە ماڵەوە هەر زۆر تەبیعیەوە ساڵ دانیشم بێتاقەتناوە مۆزوع بێتاقەتی نییە مهمەوەی ئەگەردانە نیشتبی ڕەنگە هەندێک شتە تەجروبە نەکردبێت کە لە ماڵەوە ئێساگەرەنتینەکەەوە بڕە من بەلە ئەمە کەرەنتینەوە ئێستا هەندێک لە پیاوەکان باس لەوە کە نیسکونۆکەکەی ماڵەوەیان ژماردووە تۆچی هیچیشیان پێکردویە ماوەیە من هەر خۆم ئیشەکەم لە ماڵەوە چه ئیشێکەکەی لە ماڵەوە بۆ نمونە ئیمڕۆ میێوانمان بۆ خۆم تەشریبەکەم بۆکردن تەشریبێکی معقۆڵیش ئیشەکانی دیکەی ناوماڵچی ئیشی ناوماڵ من زۆرەکەمەڵە بۆ نمونە بەیانی زوو هەڵەسم من 5 هەڵسیام 4 و 5 بۆ نوێژ ناخەوم و ئەچمە مەتبەخەکەەوە چای ئەەکەم بۆ خۆم و بۆ ئەوان ژەمێنێت و ئەی کەس نییەوە خەوەرسیاری زبڵەکەیش خۆ ناکرێ بڕابێ زبڵەکەش بۆ مەدەشتۆ وەڵا ئاوەکەش تێ لەو کاتابی بکەمەخەی سۆندێکەوە 5 منێ پلاکاوێ ئاوەکەش پڕکەم وەلحاصڵ دووسیەیش بۆ سەر مڵک بۆ سەری منۆ دایمە و ئیشەکانیش جارێ قورس نین نەگە ئێستا قورسیش کرد ناچکۆنی ئێسەوانی کە لە کەرەنتینە لە ماڵەوە ئیشان پێکەن و نۆک و نیسکۆمانیان پێپاکەکەن خەریکە نیسکونۆکەکە ژەژمێرن کیلۆیەکی چەندانەیە ئەویانە ناکە ئەوە بۆ ڕەزیلیە زیاتر من هاوکاری ماڵ زۆرەکەم لە بەرەو ئەوان هاوکاری من زۆرەکەم من زۆر ئەرکم گرانە لە ماڵەوە مستەمر میێوانمانی خوانێ بڕێ 10 کەسە 15 کەسە 20 کەسە زیاتریشە ئیتروە بۆ نێ ئەوە منش ئەبێ هاوکاریەکەم جاری وایە 3 ڕۆژ لە سێرەکە میوانمانی 4 هەم ڕۆژی خەمە سیارەکەی یەک سووڕی پێدەم یەک جەولێ پێگە مێژمەوە ئیتر هیلاکی دیۆکە و پێرەکە نامێنە بڕخێرەت کاک ئەحمەد باس لەوە کرد کە ژن تەلەفۆنت بۆکە پیا و تەلەفۆنت بۆکە لەوەی کە معاناتەکانی خۆیان باسەکەن زۆر جار لە ڕێی قسەی خۆش و نوکتەوە معاناتەکانەگەیێنی شتی تازیان پێوتوی بە تایبەتی لە کاتی کۆرۆنایە یا پێش کۆرۆناکە لەوەی کە معاناتی ژن و پیاوی ئێمەچین بەدەست یەکترا تازەترینیان ئافرەتێکی بەڕێز تەلەفۆنی بۆ کردمتی بەس تو خوایتر زۆر لاڵێوتمتی دوای قسەکە ئەم ڕقەما کوژەین تو وتم چیەوتی پیاوەکەم ئیشێکە کات با ئیشەکەیش نێژم ئیتر هەموو ڕۆژێ بەیانی ئەچوا بۆ منە دەی شەوتێت و دا ئەخەوێت تا بیانی بینێ ڕوات پیاوەتی وا ناوێتی ئەمە من کورتێکەمە ئەو تۆزێت تەوزیحاتی زیاتردا
منیش عینوانم لێوەگرە ها لەکوێ وڵات چوون بۆ ماڵێکی دراوسیان وتم حەزەکەم یەک دوو دراوسی خۆشی داوەتکەی داوەتی کرد زانیم ئەمە برامە هاو بێنەوە نانوشانەی کە ژنەکەی وتی و ئیتر ئەمەنە باسی حیا و حرمەت و ئەخلاق و ئینسانیەت و جوان وایە ئاوانەوی لە ماڵا و ئاوانەوی لە ماڵا و تۆزێکیش ترساندن ئافرەت ئەگەر ئاواوی ئاواوە ئەمان مەوت وڵای تر هاتمە دوای 15 ڕۆژ تەلەفۆنی بکرمتی کاگەخوا جەزا بداتەوە یاخوا ماڵی ئاواتم چێوتی مەردی خوا مەوەری بێی تۆ بێژی بڕۆ بۆ ئیش قەسەمە خوا ناوێ ماڵ جێ بێڵێ وتم من وام نەوتە جاری ئیتر ئالەم بابەتانە زۆرت ڕۆدات گرفتی پیاوان چیە بەدەست ژنەکانیانە پیاوانیش گرفتیانەیە زۆرە بەخوا وەکو بەخوا زۆر دیارە پیاوەکان بە ئاستانتر دەستیانەگاتە لاد یا دەمیانەگاتە لای جەنابەت احتیاطی چیت ڕۆژە پیاوێک تەلەفۆنی گرێژە کاگەحمە من دوو ژنمەیە مریشکێکی گەورەم هاوردە سۆ ئیمڕۆ یەکێکیان نیوەی لێنیا بۆ نیمەڕۆ خوا ئاگادارە نەکۆڵیا و ئەوەکیان وتم تۆ ئێوارە لێنێ ئەوە گەیشان ئەو ژنەکە لێ ناو سووتیا و ئیتی منیش کردمە شەڕ و ئاژاوە لە ماڵا منشتم ناتوانم قەرار بدەم جارێ بێسە ئەی خۆم ئەمزانی ئیتر دوای ئەو یەکێ لە ژنەکەی تەلەفۆنی وتی کاگەحمە وریاوە قسەی چت نەگەی بە قورئان وان نییە کاک ئەحمەد ئەو پیاوانەی کە زۆرتر دیوەخانیان هەیە هەندێک لە کۆمەڵگەی وایە زۆر بیر لە دوو ژناکەنەوە بیر لێ نەکردوێتەوە من نەوەڵا چۆن بیر لێ نەکردوێتەوە ئەخر چاکی خێزانی ئێستەتا وەفاداری خۆتە دەستکورتی لە ڕووی مادیەوەیە ئەمە لە ڕووی مادی و ئەیمانتیانە مەسەرن ئەژین ئەمە تایبێکمان وەرگرتیە نە هەمانە نەنیمانە هالو بێنە جوان ئەژین مام ناوەندین مام ناوەندی محتاج نین قەرزارین وەکو پاشاژی نەخوا بەزیان بەڵام من نییە لە بەرنامەما لەبەرەوەی نەخۆشینێکیەیە نەتوانیەکیە بێژی وڵات توانام نەما پیر بووم فەقەراتیان شتێکمەیە و ئەو میوان وشتانەوە من ناخرێتە ڕێجاری وایە 10 پیا و 15 پیا و 20 پیا وەخت و ناوەختی بۆ نیە میوانی ماڵێمە یەک کێشەمانیە لەو بارەوە هیوادارم کەسیش نەیوێت بەڵام خۆ بەشێک لەوانەیە مشکیلەشیان ێژنی دووەمیانن واللهی ئێمەوە تەمای ئەوە نین نازانم وانە ڕێی خۆیان ئەگەر ڕە نەبێ لێمان بڵێ بۆی دروستەکە خاتە سەری ڕێ بێژێ نای تووڕێژ نایە بەڵام نەوەڵای ئەمە وەکو خۆم نییە لە بەرنامەما بە هیچ شێوازێک نەوە زۆر باشە باس لەوە کرد کە مەسوولەکان تەلەفۆنت بۆکەن چیت پێڵێن ئەو گرفتانی کەوان دڵێ باسییان کە کاگ ئەحمەد ئێمە نازانین چی هەتا فەقیرێک تەلەفۆنەکە ێژێ من فەقیرم بۆ نمونە خەمێکی زەکاتم بۆ بخۆ دە مەسوول تەلەفۆنەکەژە خەریکە دڵمەتەقێت یا دەوڵەمەنەکان پرسیارەکەمە بێتە دوان باسی زەکاتەکەش مەسوولەکە بۆچی دڵیەتەکە ئەژێت نکتەیەکم بۆ بێژە زۆر بێتاقەتم یعنی لە دوای هەموو تێریەکان بۆ خۆی بێتاقەتە خەریکە دڵێتەکە هەموو شوێ ئەمانە ڕوەدات ناڵێ لە چی بێتاقەتم ئیتر لەم وەڵی لەبەر ئەوە بێتاقەتە هیچ نقصانی نیە نازانێت چی بدۆزێت تۆ دەسی پێ بگەویش بێری باشە چیان بۆ باسەکەی نکتی چیان بۆ باسی وەڵی نکتەیەکیان بۆ باسەکەم زۆر جار ڕەبتوێەوە مەینەکەی ئەوە جارجار تۆزێ لێدانیشی تیاوێ وەکو چیت لایە کە بۆ نمونە مەسوول بۆ کوتەیە بۆ نمونە بە شتەکان زۆر جار هۆشیارکردنەوەی هاتیان نکتەکان زۆر جار خەڵک هۆشیارەکاتەوە بۆ نمونە ئەم بینە پیاوە چوو گوێرەکەیە بسێنێ لە پیاوێ بی بردا بیلهی پارەکەی نوێداپی بی بردایەوە قەرز نێداپی قەرزکوێر و نەکبەدە گوێرەکەگە نەوێت یا زۆر هەرچیانکن نەگیریا مشتەرەکە بێژە چی باشە خواوە کیلۆ گوێرەکەگە لە خاونەکەی ئاقدرە چون گەزانە پارەکەی ناتم باس لە زەکات کرد بۆچی تۆ خەڵک داوای زەکات لە تۆەکە دەوڵەمەنی کاکە نەوەڵە ئەزانن من خەڵکێکی زۆر ئەناسم دەوڵەمەن و دەسەڵاتدار و پیاوی باش ئیتر من ڕەمەزان ها حاڵم نییە بخوا بۆ نمونە لەوانەیە 100 کەس یەقەم بووێ و بێتە ماڵیش بۆ زەکات ێژن تۆ خەڵکە ناسی لە خەڵک بیستێنە بۆمان دەی منیش لەم سەتا 75 لاوە مێژم ئەمە هەر لەوانەیە وانەوێ لە 75ەکەش بەخوا تێمە 23 لاوە مێژم 5 لە ئەخیرا تێمە سەر 2 نەفەر بزانم بۆی بۆ کڕوزی لێ بێ و دامای و ئەفلاسوێ ێژمە فەڵانکەژم بۆ فڵان کەسمە تۆ ناتوانانی هین ئمڕۆ بڕشتیاتیا بڕێ مەسوولیاتیاتیا لە خۆتۆ پارە وەرگری و بێژی ئەی دەمەیەکێنێ مەر بێژی کاکەوە فڵان کەسە بیدەرێ و جارجار ئەمانەیەوێت باشە خەڵکی باشیە گوێرێ و ئەوانەی زەکات دەدەنێشێن واللهی خەڵکی دەوڵەمەنی باشمانێ لێرە هەر لە کوردستان گشتیا شەر نییە باوان و دیوێت هەولێرە بۆ من
گشتی وەکو باوانور واسە خەڵکی زۆر باشمانێ نەک ئەوەی هەروە منی ئەدا باشە ئەوەی ئەیبینم دەستی چاکە وەشێن دەوڵەمەنەکانمان زۆر باشن زۆر باش باس لەوەکەن سەیرە تا ئێستا گەرمیان کۆرۆنای تێدانیە لە کاتێکە عەرەبی تێدێ ئێرانی تێدێەوە فیلتەرەکانیش ڕەنگە ئەگەر بە شێوازی لە شێوازەکان بۆ شێوازەش چڕنیە کە بڵێ ئەگەر نێڵین تەنانەت یەک ئێرانی وێ یەک عەرەبێتە خوارەوە وەڵی برایمە ئێرانیش تێت و عەرەبیش تێت و تێکەڵ و پێکەلیش زۆرەوە تایبەتی لە ئەلوەکەی کەلارە بوون ئەم شتانە ڕووەدا خەڵکی شات و چۆشتەیە بەس وەڵا لەوانەیە هەر یەکەم خوای گەورە ڕەحمی گرۆ دۆم مەقاومەیشمان عەجایبی ئێمە گەرمیانی کاکە ئێمە ساڵێ چوار پێنج کولیاین بە قورئان برای هێلکە و ڕۆنەگەن لەسەری جادە ئیتر معنای وەڵا لەوانەیە لە پەنای خوا لە ئێمە هەر ئیش نەکات خۆ جارێ لە ئێستا هێشتا پلێ گەرمیەکە بەرز نەبووەتەوە بەرز نۆزە بەس خۆ برای سا لە کەلا خەڵک و بەڕی دەدانیە ئێستا ئەرە وەڵا کاتەگەری هەیە لە گەرمیەکەەوە ئەگەری نییە یەکێ لەوانە زاواکەی منە بەڕیدان دانێ دوک کەواتە لێرا گەرمە تۆ سەریم تۆزەمەکە هەور و هەڵای هاوردێسی و زۆر باشە کاک ئەحمەد تا کوێ لە سنوورە جوگرافیەکەی هەرێمی کوردستانە کاک ئەحمەدە ناسن واللهی هەتا ئەمە خانەقی و ئەمە ئاوا بچۆرە بۆ کفری و کەرکووک و بەو خوا تەبان لە دووهۆک و زاخۆوانە کەم هەیە لەبەرەوەی لە زمانەکەی خۆمان تۆزێ هینێ بەڵامەک و لە ئەو دێویش لە زۆر شوێن وەکو باوەنور وایە بۆ من لە زۆر شوێنی کوردستان ئەو دێویش وەکو باوەنور وایە بۆ من ئەوە هەم خەڵک دەناسی هەم خەڵک دەتناسێ خەڵک دەمناسێ و تێن سەدانی شەکەن زۆر باشە کاک ئەحمەد ئێوە قسەی خۆش زۆر دەکەن ئایا ئامانجتان لەم قسە خۆشانە چەندها پێکەنینی خەڵکە یاخۆت زۆر جار مەسج و پند و ئامۆژگاریە چونکە زۆر جار ئەگەرەوانشی کە پند و ئامۆژگاری تیاابێ هەر پێکەنین هەمومان هەر پێکەین ئێوە هەر مەبەستان پێکەنینەکە یاخود زۆر جارەوانشی کە پێ دەکەن ڕەنگە بەزەیتان باقلی ئێمەشابێتەوە کە بە قسەکانتان پێ بکەنین چونکە ئامانجتان ئامۆژگاری و پندەکەیە بەخوا من وەکو خۆم لە 100 بۆ چاکسازی قسەیەکەم بۆ ئەوە ئیکەم یعنی جاری وایە قسەی ئەەکەم لە شوێنێ لەوانەیە من مەبەستێکم بوێ لەو شوێنە بۆن و نەجاری وایە ئەچینە بازێ ماڵ من باسی خۆم و غەزاڵەکەم کاکە ئەم باسە بۆەوە نایکەم ئێمە فشەی پێوە بکەین و خۆم بۆەوە ئەیکەم یەکێ لەو مەجلیسا ئەزانم خەلەلێکی خەلەلەکە دەرچێرە گیانی ئێمە لە ڕاستیە ئەگەر زۆر وردی بدە وەکو دکتۆر واینە لەبەرەوەی بۆ ئەچین بۆ لای نەخۆش ئەو نەخۆشە لەوانەیە پێش ئێمە 100 کەس شوێ بۆ لای کە ئێمە ئەچین تەکانە داتە خۆی سێژە سەنیای بخەنە پشتم یعنی ئەمە گۆڕانکاریەک سەنیای خەنە پشتی هەڵەسێتەوە پێ ئەکەنێ زۆر جارچوون بۆ لای خاوەن تەعزیە و تێسی ئیمڕۆ تەعزیەکەم شکان کە تواتی قسەکانی ئێمە ئەگەر بۆ مەسلحەتی خۆمان بیکەین زۆر بە ئاسانی ئەتوانین ئەو پەڕی پارە و سەرود و ساوانی پێ پیاکەین بەس وەڵایی یەکێکیان من خۆم قەت تالیبی ئەوەنی بۆەوە نایکەمانە خۆ ئەتوان بێ مەشتان و باڵی دوو مەسول و دوو دەوڵەمەە بێژم ئەمیتە و ئەویتەوە ڕۆسەمی زاڵی و چی وەڵا بیانی شتێکی باشی نردێ بەڵام بە حیاتی لە ئێمە ئەوە نەهەڵاوشت نوکتەی سیاسیتان هەیە زۆریش یەک دوانێک توێ بیر دێ بۆم باسکەی نوکتەی سیاسی لەسەر پەرلەمان لەسەر حکوومەت ئەقدێمە سات جاری وایە لەو کاتەوە بۆ نمونە پەرلەمان کاتێ سوێنی یاسایی خوارد لەوێ شعری هاوت یەکسەر نووسان برا ڕۆ سوێنی ناحەق ئەخورێ لە پەرلەمانە قورئانێ وا لە ئەوێ ئای چەندێ دەستیان پیانە ئەترسم قورئان نەوێ بەرگێ سەوزی پێوەوێ کاتێ لە خوایش نەترسیان با هەر دەستیان پێوەوێ نە کارەبای هاپێوە نە ئەمپێر و نە پاتری قورئانەکەی پەرلەمان حەقە لەو شوێنە داگری تا میلەت ئاوا گێل بێ و باوەڕ بکا بەو سوێنە ئێمە هەروالی نێرا و ئەوان جوان نەو شوێن ئەمە لەسەر سوێن خواردنەکەی پەرلەمان ئەمە لەو بابەتی سوێن خواردن ئەمما ئەوەیە کە پشکنینەکانی سلێمانی دەرەچوون هەمووی دەوترا توشببووی پرسەکەی مامۆستای ئاینیەکەیە تەنانەت خەڵ لە فەیسبوک دەیوت سینج وتێت ئێمە توشببووی پرسەکەی مامۆستاییەکەی سلێمانیە ئێستا لە هەولێریش باسی ئەوەیە هەر کەس توش بۆڵێ بەشداریکردی پرسەکەی گەڕێکی کارێزانە لەم ڕۆ کاتێک ئەم قسانە ئەبینن لە تەلەڤزیۆن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هیچ شتێکی تازتان بۆ دروست نابێ یەکسەر ئەزانین چۆنە من حەز ناکەم درۆ وە سوعبەتی شۆ بکرێت چونکە وە سوعبەت وردە و دەوێتە ڕاستیش جا بۆ ئەو کەسانەی کە ئەپێچنە دین ئەگەر مەبەستی ڕاست کا وا قەیچێکە بەس ئەگەر مەبەستیوتانە بپێچێتێ و ناشرینیکە مەلاوەشار قسەیەکی جوانێ وێژێ
پیاوە ڕۆژە چوو بۆ لای مامۆسایەکی ئاینی وتی و مامۆسا من ناو محەممەدە و باوکم ناوی عەبدوڵڵایە و باپیرەم ناوی عەبدولمەتەلیبە و دایکم ناوی ئامینەیە سوبحان ئەڵڵا ناوەکەی من و ناوەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێک متابقی یەکن ئەوشتی وەڵایی وایە ئەو شتە ئەو ناوە زۆر جوانە یعنی حەسوودی ئەوم بە ناوەکە یەکێ برام بای هەوا بوو توی دەی مامۆستا گیان ئیسا من و پێغەمبەر فەرقمان چی وتی کوڕم یەک فەرقتانی ئەو وەحی باتۆ تۆ وەحە ئەوەی هیوادارم ئەوەی ئەپێچێتە دین وەڵی وەحی باتیە ئەوەیشی ڕاستوێ قەیچەکە ئەگەر ڕاستوێ مامۆستا ئاینەکەوێ قەیچەکە خۆ برا مامۆستا ئاینی برا منی شەیگرم ئەوی شەیگرێ و شەیگرێ یەکێکە لەم کۆمەڵگە بڕۆ خێراتی پرسیارێک بۆ خەڵک زۆر دروست بووە لەوەی کە بۆچی لە هەرێمی کوردستان کۆرۆنا بەو شێوازەنیە لە ئەوروپا و ئەمریکا هەیە ئەمە لای تۆش دروست بووە وەڵی دروست بووە بەڵام لەوانەیە لای ئێمە ئەوان نیوان بلووریوێ و ئیتر ناسکن و وەلحاصڵ نەستەلەیەگە خۆن بەیانی ئێمە ئەمەە تەڕاوە دوێنێ خۆی جاری وایە بەیانیان لەوانەیە ئێمە مقاومەمان زۆر باشتروێ لەوان من دائما نمونەیەکی بچووک تێرمە ێژم جا زمانی زوو زمانی بەعز با بێژین ئەسکەرەکانیان 6 مانگ دەورەی کلاشنکۆفیە کرد 6 مانگ بەس لەسەر کلاشنکۆف دەورەیە کرد لای ئێمەیش شوانێک یا کەسێکی سادە هیچ خۆنەوارێکینەوە ئەو ڕۆژە ئەی کردە کلاشنکۆفا و بێ هیچ بەرنامێ سەتی لێ فڕاندن کەواتە ئێمە جیاوازین ئیشەڵا مقاومەمان باشتریشە و نایشکین بە حەول قوتی خۆی دوایین پەیامەت لەم دۆخەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دوایین قسەی خۆشە دوایین قسەکانت وەڵایی جارێ پێشە مشتە هیوادارم پابەندی ڕێنمایەکانوین بەڵام کاک ئەحمەد ببوورە پابەندی ڕێنمایەکان یەخە یەک ماگمە پابەندی ڕێنمایەکانین وەکو کوڕ و باوکتەکی حکومەتا بیر بکەینەوە چۆن ئێمە وەکو کوڕ وەگوێی باوکمانەکەین باوکیشمان نەیەڵێ ئێمە برسیمان بێ خەڵک لە برسیا بەخوا جوان نییە مەعاشەکەی نەیە تۆ تێری من برسی بەخوا ناوی ئەویش ئاوڕێکی باش لە ئەو خەڵکە فەقیرە بداتوە کابرا کرێ چییە کابرا مەعاشەکەی لە وەختی خۆیان نیە داوای سەرۆت و سامانی زۆر ناکە 200,000 مەعاشیە بۆ نمونە کەمەندامێ 150,000 چەندێکە حەقە ئێمە و ئەو تەواوکەرێکی یەکون کوڕ و باوکی بیر بکەینەوە خەڵکی چی پێوە توی لەم کاتەیە کە لە ڕووی هەژاریەوە لە ڕوویەوەی کە کرێ چییە لە ڕووی کە مەعاشی دواکەوتووە زۆر زۆر چیت پێڵێن تەنیا یەکتیان ێژم خوا ئاگادارە ئەم بینە پیاوێک داوای 2000 قەرزی کرد لە نەفرێک 2000 قەرزی کرد لە نەفری ئیتر کار بگەیێتە ئەوە 2000 قەرز داوای بکەی ئەوە نەخۆتی بۆ بشکێنەوە کەسێکی سادە و مناڵ و مەزم و ئەمانەیش نییە بێژی ئیتر هیچ دیارە مناڵێکی هەیە لەوانەیە داوای لێ کردووە ئەوش پێی نەوێ و من ئەمە لەبەرەوە ئەوەش کە داوای کردو ئەوەش کە پێیدا بەخوا پێینەوە بیداتێ من گەرەک منەوە ئەوانە بێژم باار نیوە بێژم ئەویش پێینەوە بیداتێ یعنی کار بگەیێتە ئەوەی 2000 داوا بکەی لە ڕاستی ئەمە ناخۆش کار بگاتە ئەوەشی 2000 پێ بەخوا پێینەوە بیداتێ بە گەورەی خوا ئەمە لە ئەستۆی حکومەت ئەمە تاوانەکەی ها لە ئەوان لەبەرەوەی ئەوان ئەزارن خەڵک گەیەسە ئەو ئاستەی حەق وایە خەمێکی زۆر زۆری خەڵک بخۆن با خەڵک کۆنتترۆل لە دەست نەدات هەرەون زۆر سپاس کاک ئەحمەد لە کاتمان گرتی بە هیوای لەش ساغی و تەمەن درێژی ئیشاءڵڵا دووربی لە هەر دەرد و بەڵایەک و بەتایبەتیش دووربی لە منیش لە خزمەتی جەنابتانم و هیوادارم وڵاتەکەمان پڕوێ لە خێر و خۆشی و بەرەکەت و ئیشەڵا ڕەمەزانێکی جوانی شا لە پێشویم جا ساڵێکیان ڕەمەزان هاو زۆر گەرموتیان ئەحەچیەکەی منیش وتم هەر کاتێ وتیان هاتووە ڕەمەزان ئەچمە پیری و هەر وەک تەڕەزان خۆی بخاتە ناو کامگەرمای وەرزە بە ئیزنی ئەڵای دەمارزە ئەیدەینە ئەرزاوتەوە بڕخێ زۆر سپاس کاک ئەحمەد دەستەکانت خۆش بینەرانی عەزیز سپاس بێوەش کە هەم بینەرمان بوون و هەم بیسەر تا بەرنامەیەکی تر و بڕگەیەکی تایبەتتر کە لە گۆشەیەکی دیکە نیشتێمانەمان بە خزمەت پیاوێکی دیکەی کۆمەڵگەمان دەگەینەوە هەر شاد و سەرکەوتو بن لە ساغ و تەندروست بن. ئازان ێستا ژەچینە لای راپۆرتێک هاوکارمان ئامادەی کرد و دوایەوەی کە زانکۆی سلێمانی جۆرە دەرمانی یاخود جۆرە مەوادێکی بەرهەم هێناکە ئەم دەرمانە دەبێتە هۆی VTM بۆ پشکنین بەکاردێنرێت هەمان کاتە
خۆشببختانە پێی مانگای تەکنیکی کەلاریش هەمان ئەو دەرمانی بەرهەم هێنا لە ئێستادا بۆ زیاتر 800 کەس کە بتوان پشکنین بۆ هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بکەن ئامادەی کردو پێشکەشی تەندروستی کردو پێکەوە بینە لێو راپۆرتە دەبین. دوای کەمبوونەوەی مادەی VTM و زۆربوونی خواست لە سەری کە بۆ پشکنینی هاوڵاتیان و گومان لێکراوانی ڤایرۆسی کۆرۆنا بەکاردێت، ستافێک لە مامۆستایانی بەشە زانستیەکانی پەیمانگای تەکنیکی کەلار هەڵسان بە دروستکردنی ئەو مادەیە و توانیان لە ناو یەکێک لە تاقیقەکانی پەیمانگاکە مادەی VTM بەرهەم بهێنن. لە ڕاستیە مادەی VTM ئەو مادە گرنگی کە بۆ وەرگرتنی سامپڵەکان لە نەخۆش تا گەیاندنی بە شۆری مەبەست کە ناو تاقیگەیە بۆ ئەنجامدانی پشکنی تایبەت بە نەخۆشی کۆرۆنا زۆر گرنگ بوو. لەو ماوەی کە ئەو پەتایە بە سەرانسەری جیهان بڵاو بوویەوە بە ناوچەقی خۆمان ئەو مادەیە بەردەست نەما کە ئاگادار کرێنە لەلایەن تەندروستی گەرمیانەوە بە ڕێز مامۆستایات کە سەرپەرشتیاری تاقیگانی نەخۆشخانەی کەلارە ئەو مادەیان لە بەردەستانیە. ئێمە ژووکو پسپۆرانی ئەو بوارە کۆبووینەوە لە بەشی شیکاری بەشی پەرستاری پەیمانگای تەکنیکی کەلار وەکو هەردەم کە ئێمە لەگەڵ بازاڕی کار و ئاگاداری پیشەی خۆمان بووین لە دەرەوەی پەیمانگاکەمان توانین کۆبوونەوەیکی وا بکەین کە بگەین بە قەناعەت ئێمە ئەتوانین ئەو مادەیە دابین کەین. دوای ئەوەی کە زانیمان چەند مادەیەکی لە لای خۆمان هەیە باقیەکەی بە جوهودی دۆست و برادر و لە ناو هەرێم و لە دەرەوەی هەرێمیش توانیمان مەقدارێکی سەرەتایی لەو مادەیە بەدەست بێنین کە وەجبە یەکەممان ئامادە کرد بە بەشی 800 سامپڵ بۆ نەخۆشەکان. لە دوایەوە کە نردمان بۆ کوالیتی کۆنتڕۆل دەرچوو ئەو مادەیە ئیشەکە و نیشێکی مەزبوطە توانیمان وەجبێکی تریش ئامادەکەین. ئێستا بە حدودی 1450 سامپڵمانەیە. بە دوای ئەوەی کە خەڵکی تر یارمەتی داین و توانیمان ماوەی ترشمان دەستکەوێت ئێستا ئەتوانین ئەگەر پێویست بکە زیاتر لەو مادەیە بەدەست بێنین. سەرجەمی مادە پێکهێنەرەکانی مادەی VTM لەلایەن مامۆستایانی پەیمانگاکەوە دابین کراوە و یەکێک لە مادەکانیش لەلایەن زانکۆی چەرمۆ لە چەمچەماڵ بۆیان دابین کراوە. لە ئێستادا بەشی 1450 سامپڵ بۆ پشکنین ئامادە کراوە و ڕەوانەی نەخۆشخانەکانی کەلار و سلێمانی کراوە بۆ بەکارهێنان. مامۆستایەکی بەشداریش لە ستافەکە چۆنێتی دروستکردن و بەکارهێنانی مادەکە ڕوون دەکاتەوە. طبعا چۆنەتی ئامادەکردنی ئەگەر تۆ بتوێ مادەیەک ئامادە بکەی بە دوو شێوە ئامادە ئەکرێت. شێوەیەکیان کە وەکو کۆمپانیا بەرهەمێنێ و بەرهەمێنانێکی زۆر و شێوەیەکی تریشی لۆکەڵیە. ئێمە شێوەی لۆکەڵەکەمان هەڵبژارد کە لەسەر بنچینەی ئەو پێوەرە زانستیانی کە WHO ڕوونی کردێتەوە لەسەر ئەوە ئامادەمان کرد. ئامادەکردنەکەشی چەند مادەیەکی پێویست بوو. طبعاً لە چەند مادەیەکی بنچینەی پێکدێ ئەم مادانەمان ئامادە کرد. بەڵام ئەوەی کە لە کاتی ئامادەکردنەکە کەمێک ناڕەحەتی تایە هەندێ مادەی تایە ناتوانیرێ بەوەی ئۆتۆکلەیڤەوە ئۆتۆکلێڤینگ بکرێت لەبەرەوە بۆ تاقیمکردن ئەبێ بە ڕێگەی پەنابێتە بەر ڕێگەیە کە ئەو مادە ئەو پێکاتەیە وەکو خۆی بمێنێتەوە. ئەویش بە ڕێگەی فیلتەرێشن بوو. لە فیلتەرێشنەکە لەوانەیە کەمێک ئێمە عەزیەتمان بوو بێت تا توانیمان بڕێکی باش ئامادە بکەین. ئەم مادەیەش کە ئامادە ئەکرێت وەکو ترانسپۆرت میدیایەکە بۆ ڤایرەڵەکە کە لەو شوێنەی کە سامپڵ وەرەگری جاروا هەیە تۆ دەینەری لە کفری سامپڵ وەرەگری. ئەگەر ئەم مادەیە نەبێ ئەو کاتە تا ئەگاتە شوێنی مەبەست و بۆ ئەنجامدانی پشکنینەکە لەوانەیە سامپڵ بە نێگەتیڤ دەرچێت. ئەو کاتە تۆ لە ئەسڵا پۆزەتفەکە ئەمە پێڵێن فۆڵس نێگەتیڤ. بەشێک لە مادەکان لە دەرەوەی هەرێم و بە نرخێکی زۆر گران و لەلایەن مامۆستایان لەسەر ئەرکی خۆیان هاوردە کراوە و بەکارهێنراوە. ستافی بەرهەمێنەری مادەکە دەڵێن گەر هاوکاری بکرین و مادە خاوەکانمان بۆ دابین بکرێت دەتوانین بەشی هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان لەو مادەیە بەرهەم بهێنین. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان. بەڵایزان دوێنێ لە شاری سلێمانی لێزمە بارانێکی زۆر باری هاوڕێ و هاوکارمان کاک دابان عوسمان
بە مۆبایلەکەی خۆی ڤیدۆیەکی ئەو لێزمە بارانبارینەی دوێنێ شاری سلێمانی تۆمار کردووە بە بینەری بین. عزیزان ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردنیەوە خوازین سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز ببێت. بەخواتان ئەسپێرین هەر شاد بن. خواتان لەگەڵ.